جەنگی سارد بە هەموو لێکەوتە خراپەکانیەوە یەکێک لە گەورەترین قازانجەکانی بە مرۆڤایە دیکەیاند و بەرەو بەدیهێنانی خەونە زەلیەکەی بەڕێی کرد کە ئەوی ژاشکراکردنی نهێنیەکانی گەردوونە لەگەڵ پێشبڕکەی خۆپڕچەککردن و هەژمون بە سەرداگرتنی زۆرترین ڕووبەری سەرزەویدا پێشبڕکەی ئاسمانیش دەستی پێکرد. بەڵام کاتێک لە 4 دەی 1950دا یەکێتی سۆڤیەت یەکەم مانگی دەستکردی هەڵدا سەرۆک و کۆنگرێسی ئەمریکی هەستیان بە مەترسیەکانی کرد بۆ سەراساییشی نیشتیمانیان و پێگەیان لە پێشڕەویکردنی زانست و داهێناندا. بۆیە لە 29 حوتی 1950دا ئایزنهاوەری سەرۆکی ئەو کاتی ویلایەتە یەکگرتووەکان یاسای بۆشایی و فڕۆکەوانی نیشتیمانی ئیمزا کرد کە بە ناسا ناسرا و 8,000 کارمەند و بودجەی ساڵانەی 100 ملیۆن دۆلاری ئەو کاتەی بۆ دابین کرا. ساڵی 1961 جۆن کەنەدی سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا پێشنیازی ئامانجێکی گەورەی بۆ کۆنگرێس و ناسا کرد. ئەویژەوە بوو کە تا کۆتایی 60ەکان مرۆڤێک بنێرنە سەر مانگ و بە سەلامەتی بیهێننەوە. هەر لەو ساڵەدا و بە بڕیاری کۆنگرێس ناسا پرۆگرامی ئەپۆلۆی دەست پێ کرد و چەندین مانگی دەستکرد و کەشتی بێفڕۆکەوانی ڕەوانەی خولگەی زەوی کرد بۆ کۆکردنەوەی زانیاری و داتای پێویست. لە مێژوودا ئەپۆلۆ بە یەکێک لە گرانترین پرۆگرامە ئاسمانیەکاندا دەنرێت چونکە 20 ملیار دۆلاری ئەو کاتی تێچوو کە دەکاتە زیاتر لە 210 ملیار دۆلاری ئێستا. دوجار لە 16 حوتی 1969دا لە بنکەی گەردوونی کەنەدیەوە کەشتی ئەپۆلۆ 11 بەرەو بۆشایی بەڕێکەوت و دوای 4 ڕۆژ لەسەر مانگ نیشتەوە و نیل ئارمسترۆنگ بۆ یەکەم مرۆڤ کە لەسەر ڕووی مانگ هەنگاو بنێت. لەگەڵ دابەزینیدا ئارمسترۆنگ ڕستە بە ناوبانگەکەی وت کە ئەوە هەنگاوێکی بچووکی مرۆڤێکە بەڵام بازێکی گەورەی مرۆڤایەتیە. بە درێژایی ساڵانی 70 و 80کان ناسا چەندین پرۆگرام و کەشتی ئاسمانی و مانگی دەستکردی تری ڕەوانەی بۆشایی ئاسمان کرد. بەڵام لە دوای کەوتنی بلۆکی ڕۆژهەڵات و هەڵوەشاندنەوەی یەکێتی سۆڤیەت لە نەوەکاندا گەردوون ناسانی هەردوو لاو هەموو جیهان پێکەوە وێزگەی بۆشایی نێودەوڵەتیان دروست کرد. لەو کاتەوە ناسا وەک پێشڕەوی دۆزینەوە و ئاشکراکردنی نهێنیەکانی گەردوون دەرکەوت و بەبێ گوێدانە وڵات و ڕەگەزوونەتەوە زانا و فەلەک ناس و گەردوون ناسانی جیهانی لە خۆی کۆ کردەوە و پێکەوە کەوتنە گەڕان بە نێو نهێنیەکانی گەردووندا. بەدەر لە گەردوون چاودێریکردنی دۆخی کەش و هەوا و ژینگەی زەویش یەکێکە لە ئەرکە گرنگ و بەردەوامەکانی وێزگەی بۆشایی نێودەوڵەتی. ئەگەرچی حکومەتی ویلایەتە یەکگرتووەکان و دەستگا سەربازی و هەواڵگریەکانی بەردەوام ناسا وەک سەرچاوەیەکی گرنگی سیخوڕی و هەواڵگری بەکاردێنن، بەڵام لە ئێستادا و دەستگایە گەورەترین هیوای مرۆڤایەتیە بۆ زانینی سەرەتا و کۆتایی و سنوورەکانی گەردوون و وەڵامی پرسیارە هەمیشەیەکەی مرۆڤ کە ئایا ئێمە تەنهاین لەم گەردوونەدا یاخود لە هەسارەکانی تریش ژیان بە جۆر و شێوازی جیاواز هەیە. نامۆ سەربەست NRT